دەکەن. بەمبەستی چارەسەرکردنی دۆخی سیاسی و دارایی و ڕێخستنەوەی نێوماڵی کوردی ئەنجومەنی ئاشتەوایی بە نوێنەراتی 26 یەکێتی و سەندیکا لە شاری هەولێر کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ڕێخست و لە یادداشتنامەیەکدا کاڕاستەی هەر سێ سەرۆکاتی و لانا سیاسیەکانیان کردووە داوای هەرچی زووە کۆتایی هێنان با قەیرانی دارایی و ململانی سیاسیەکان دەکەن و ڕایدەگەنن کە مەترسیەکان بۆ سەرژیانی هاوڵاتیان و چین و توێژەکانی کۆمەڵگار ڕوو لە زیادبووندایە و بژێوی ژیانیش ئەستەم بووە هەر بۆیە جەخت لە ئاساییکردنەوەی پەیوەندیە سیاسیەکان دەکەینەوە و ڕاشیان گیان لە داهاتوویەکی نزیکدا سەردانی حەزب و لانا سیاسیەکان دەکەن. ئاشتەوایی کە نوێنەرایەتی ئەم ڕێکخراوەیەکێتی و سەندیکانەی کە ناویان هاتووە لەژێر ڕۆشنایی هەستکردن بە بەرپرسیارەتی هەستیاری قۆناغەکە و توندبوونی بارودۆخی قەیرانی سیاسی و ئابووری و بژێ و ژیانی ڕۆژانەی سەرجەم چین و توێژەکان و ئەگەرەکانی لێکەوتەی مەترسیدار لە ئەنجامی بەردەوامبوونی ئەم ڕەوشە بانگەوازی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان دەکات بۆ دەستپێشخەری و بەردەوامبوونی گفتوگۆی جددی و ئەرێنی و یەکتر قبولکردن لە پێناو چاکسازی و یەکخستنەوەی نێوماڵی گەلی کوردستان و هێنانەدی سازانی نیشتیمانی کۆگیر بە عەقلیەتێک کە بە دوور بێت لە براوە و دۆڕاو و بەڕێوەبردننی ململانێ و گفتوگۆکان بە زۆرێکی پۆزتیفانە بە شێوەیەک بەرژەوەندی باڵای نیشتیمانی لە سەرووی هەمووانەوە بێت چونکە گەلی کوردستان شایانی ڕەوشێکی باشتر و پێویستی بەهێز و توانای هەموو پێکاتەکانی هەیە